ماوەیەکە کڕینی یەکەی نیشتەجێبوون لە وڵاتانی دراوسێ لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بۆتە دیاردە و لە بڕی خەرجکردنی پارۆ سەرمایەکانیان لە ناوخۆی هەرێم ڕوودەکەنە دەرەوە. وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان دەڵێت بە وتەی میدیایەکی وڵاتی تورکیا 1350 نیشتەجێبوون لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە لە وڵاتە کردراوە و ناهاوسەنگی ئابووری هەرێمی کوردستان و خێرانی دارایی کە ڕۆژە دوای ڕۆژ هاوسەنگی بازارێک دەدات بۆتە هۆکاری ئەوەی خواست و خستنە ڕوو پاشەکشێ بکات و ئاسایشی ئابووری و بازاری هەرێم لەدەست دەربچێت. ناتەوازنی و بەمانایەکی تر نائیستقراری بازاری هەرێمی کوردستان بەهۆی قەیرانەیەک لە دوایەکەکانەوەنێ وای کردووە ئەم بازارە ئێمە ئێستانە خواستی لەدەستداوە واتە دەرخستن لەگەڵ خواستا کە پێڵەن عەرز و تەڵەب بازاری هەرێمی کوردستان لەدەستیاوە و ڕۆژ لە دوای ڕۆژیش پاشەکشەی بازاری هەرێمی کوردستان لە زیادبووندایە. لە تازەترین ئامارە یەکێک لە میدیاکانی تورکیا وڵای کردەوە 1350 نیشتەجێبوون تەنها لەلایەن هەرێمی کوردستانەوانێ خەڵکی ئەم هەرێمە ڕۆشتونە تورکیا کڕیوانە بۆ بازارەکان باشە هەر ڕۆژێ بێ ئەو یەکە نیشتەجێبوونی ئافرۆشێتەوە. قەیرانی ئابووری و مایەپوشبوونی بانکەکان و نادیاری چارەنووسی پرۆژەکان لە هەرێمی کوردستان وەک ئابووری ناسێک دەڵێت بۆتە هۆی نەمانی متمانە لە نێوان هاوڵاتی و حکوومەت و کەرتی ئابووری. هەر بۆیە هاوڵاتی و سەرمایەدار سەرمایەکانیان دەبەنە شوێنێکی ئارام. بە بەردەوامی ڕۆشنی سەرمایە بۆ دەرەوە پوکانەی ئابووری لە دەرکەوێتەوە وەک خاوەنی نووسنگێکی فرۆشتنی خان و بەرش دەڵێت لە ئێستادا بەشێک لە هاوڵاتیان خانوەکانیان بە هەرزان دەفرۆشن و ڕوودەکەنە دەرەوە بۆ دەستکەوتنی یەکێکی نیشتەجێبوون. هۆکارەکەشی پەیوەندی بە قەیرانە یەک دوایەکانی هەرێمەوە هەیە. بێگومان خەڵک گێتە لامان کە داواکرد مڵکەکانیان بۆ فرۆشین زۆریان زۆر بە قەنەعاتیشی گەورەوە و ئەیانێ بە هەر نرخێ بە مڵکەکانیان بڕوات بیفرۆشن و ئەو پارەی کە هەیەە لێرە بیبن بۆ وڵاتیشی وەکو تورکیا خەرجی بکەن لەوێ شوقەیەکی بکڕن خانەشی بکڕن. بەڕێی من سەبەبی ئەوەش یەکەمین و لە پێش هەموو شتێکەوە نەبوونی ئیستیقرارێتیشی ئابووریە لە وڵاتی ئێمە. بینیمان لە 10 ساڵی پێشوە مڵک هەر ڕۆژی بە سعرێک بوو هەر مانگی بە سعرێ بوو ئێستا بە سعرێکە زۆر جیاواز لە 10 ساڵ و 15 ساڵی پێشوو. ئەمەش بۆتە ئەمایی دڵە ڕاوچێک لە نێو خاوەن مڵکەکانە. دەبین خاوەن سەرمایە خاوەن پرۆژە یاخود کەسانی ئاسایشەوەی مەبلەغێک سەرمایەکی لە بەردەستا بێ هەوڵ دەدا بیواتە جێیشی ئارام سەرمایە گوزاری پێ بکایە خود لە بانکێک داینێکەوە زەمانەتی هەبێ. ئەمە سەرچاوی کێشەکەیە. دەبینین لە هەرێمی کوردستاندا بەهۆی قەیرانی داراییەوە بانکەکان مایەپووز بوون کە خەڵک متمانی پێ ناکات بۆیە هیچ کەسێک ئامادە نییە پارە لە بانک دابنێەوە. هەروەها پرۆژەکانی نیشتەجێبوونیش کە ئێمە باسەکەمان لە سەرێتی یەکەکانی نیشتەجێبوونیش هەمان گرفتیان هەیە بۆ هۆی نەبوونی سەرمایەوە یاخود کە وای کردووە کێشە بۆ ئەوان دروست بێ لەم قەیرانەدا نەتوان پرۆژەکان تەواو بکەن چونکە ئەم سەرمایەکە دەچێتە دەرەوانێ هەمووی بە عملەی سەعبەیە هەمووی بە دۆلارە بەرە وڵاتان دەڕوا جاریشتر ئابووری هەرێم تووشی پوکانەوە دەبێت تووشی لاوازی دەبێت. ئەو قەیرانانەی ئێستا ڕوبەڕووی هەرێم بوونەتەوە ئابووری ناسان و وەبەرهێنەرانیش بۆ سیاسەتی هەڵەی بەڕێوەبردننی وڵاتی دەگەێڕنەوە لەلایەن دەسەڵاتدارانەوە ڕۆژ بە دوای ڕۆژ قەیرانەکانیش ڕوو لە زیادبوون دەکەن و تا ئێستاش حکوومەت هیچ پلانێکی ڕوون و ئاشکرای نییە بۆ ڕووبەڕووبوونەوەی قەیرانەکان و هۆشداریش دەدەنە حکوومەت ئەگەر لەسەر ئەم سیاسەتە بەردەوام بن ئەوە زیانی زۆر گەورەتر بەر ئابووری هەرێم دەکەوێت و بەرەو بووکانەوەی دەبات. سەرڕای هەبوونی چەندان پرۆژەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان بەڵام بێمتمانەی بە حکوومەت و نەبوونی دڵنیایی و ئاسایشی ئابووری لە هەرێمی کوردستان وای لە هاوڵاتیان کردووە سەرمایە و پارەکانی ببەنە دەرەوە لە دەرەوە ببنە خاوەنی یەکەی نیشتەجێبوون. ئەمەش وەک ئابووری ناسان و وەبەرهێنەران دەڵێن قوڵکردنەوەی قەیرانی داراییە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.